سڵاوتە نەبێ بینەرانی شاپرس پرسی بودجە و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە ئێستادا پرسێکی گەرمە لە هەرێمی کوردستاندا لە کاتێکدا بەپێی بڕیارێکی حکوومەت دەبوو 25 هەموو 25 مانگێک حکوومەتی هەرێمی کوردستان دەست بە دابشکردنی موچەی فەرمانبەرەکانی بکات، بەڵام بۆ ماوەی 2 مانگە مانگیە کە لە ماوەی مانگێکدا حکوومەت نەیتوانی موچەی تەواوی وەزارەتەکان دابش بکات بۆ مانگی دووش ئەوە هەرچەند 25 مانگ بە ڕۆژی هەینی کەوت دەبوو 27 مانگ ڕۆژی یەکشەممە موچە دابش بکات، بەڵام بۆ ماوەی 3 بۆ 4 ڕۆژە موچە دواکەوتووە و وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان هیچ ڕاگەیەندراوێکی نییە سەبارەت بە دابشکردنی موچە کە ئایا موچە دابش دەکرێت یان بە پاشەکەوتەوە دابشی دەکەن کە ئەوەیەکێکە لە ئەگەرەکان حکوومەت بەنیازە دەست بۆ ئەوە بەرێت کە موچەی مانگی دوو بە پاشەکەوتەوە دابش بکات. گفتوگۆی ئەم پرسە دەکەین لەگەڵ بەڕێز ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق. کاک ئەحمەد سڵاوت لەبێ ئەم کاتەوە باش. سڵاو لە بەڕێستان. پێشووی بچینە سەر پرسی بودجە و موچە و دواکەوتنی موچە لە هەرێمی کوردستاندا پرسیارێکی دیکەم هەیە. لەم چەند شەوەیە بە دیاریکراوی پێرێشە و تەقەکراوە لە بارگای ئەنجومەنی سیاسی کۆمەڵ بکەرانی ئەم ڕووداوە دەستگیرکردن. ئایا ئەم ڕووداوە سیاسی بوو یان کێشەیەکی شەخصی بوو؟ لێکۆڵینەوەکان بەچی گەشتووە یان تەنها ڕووداوێکی گێرە شێوێنی بووە؟ بەنای خۆی بەخشندەی مێهرەبان ئەو شەوە پرسیارمان کرد کەوە دوو کەس لە بەردەم کەناڵی پەیامەیەکیان دەمانچەی پێ بوو دەمانچێت دەرێناوە هەندێک فشێکی بە ئاسمان نەتەقانەوە. پێم وایە جۆرێک لە ئیستیفزازکردن بووە، بەڵام تا ئێستا چاوەڕێی تحقیقاتی ئاسایشین بۆەوەی پێمان بڵێ ئەو کەسانە دەستیان لە پشتۆ بۆ یا هەردوو کەسێکی گێرە شێوێن بوون. لەو کاتە حیمایەکانی ئێرە و ئەنجومەنی باڵا توانیوانە یەکیان بگرن، یەکیان دەرباز بوو بۆ خۆی کرد بوو بە ماڵەکە، دوجار برادرانی ئاسایش و پۆلیسی 104 هاتبوون ئەویشان دەستگیر کردبووی. تر ئێمە هیچ پەیوەندێکی بە سەرۆکی حیزبەوە نەبووە کە لەو کاتەیە لێرە بووە؟ نا، شتەکە عابیر بەچکەوەن چوزان سەرۆکی حیزب لێرەیە یانە. بابەتەکە پێم وایە مەسلەیەکی گێرە شێوێنی بۆ جۆرێک بۆ لە عنتەریا دە و دوو کەسە کردویانە. ئەینا لە ئێستادا ئێمە کێشەیەکی سیاسی ئەوتۆمان لەگەڵ هیچ جێزێکی سیاسیان نییە کە بگاتە ئەو بابەتە و کۆمەڵیش ئەو جۆرە گاڵتانەی لەگەڵ ناکرێت ئەگەر بیانەوەی استیفزازمان کرد. باشە، بینەوە سەر پرسی موچە و بودجەی هەرێمی کوردستان. هۆکار چییە؟ حکوومەت هەموو مانگێک موچە بە سستی دابەشەکە لە مانگی یەکە نەیتوانی لە ماوەی تەواوی مانگەکەیە بە 30 ڕۆژ لە 25 مانگ بەدەستی کردو بە موچەی تەواوی وەزارەتەکان دابش بکات. تۆ باسی حکوومەت دەکەی بۆ نەیتوانی. من پێم وایە حکوومەت دێسە بە شێوەیەک لە شێوەکان وجودی نەماوە لە هەرێمی کوردستانە. دوو ئیمارەتمان هەیە. ئیمارەتێک لە زۆنی زرد دەسەڵاتی خۆی سەپاندۆ بەسەرەوە، ئیمارەیەکیش لە زۆنی سەوز دەسەڵاتی سەپاندۆ بەسەرێرە. ئەو دوو ئیمارەتە لەبەرەوەی ئەو داهاتەی کۆیەکەنەوە هەموو داهاتەکان ناخەنەوە سەر خەزێنەیەکی موحەد هەر بە بەڵگەی ئەوەی وەزیری دارایی دوایەوەی بێزار بوو لەو بابەتە بە ناوی نەخۆشیەوە مۆڵەتی وەرگرتووە چوەتە ماڵەوە و ڕاستیەکەیشی ئەوەیە کە مۆڵەتی تەنها نەخۆشی نییە، ئەو وەزیرە نیگەرانە لە ئەدای حکوومەتەکە. بۆیە ئەوەی داهات کە دێتە دەستیان ئەگەر ملاحەزە بکەی لە ئیمارەتی زۆنی زرد مەعاش دراوە تا ئەندازەیەکی باش، بەس لە ئیمارەتەکەی ئەم لە مەعاشەکان دواکەوتون بە حکمی ئەوەی کەوە پارە نییە، یان ئەو پارەی کە تەرخانەکرێ لە ناوچەکە و داهاتەکان هەمووی ناگەڕێتەوە بەشێکی بە نیسبەت ئەم نیسبەیەکەدا ئەویش نیسبەیەکەدا. بۆیە تا ئەو دوو ئیمارەتەوە بن موچەی فەرمانبەرانی شەروات. ئەو پارەیە چی لێت؟ بەتایبەت لە شاری سلێمانیا بانکەکان هیچ پارێکی تیانە لە کاتێکە کە ئیدارەی سلێمانی داوای قەرزی لە هەندێک بانک کردووە، بەڵام ئەوەشی بۆ نەچۆتە سەر. ئەم پارەیە چی لێت لە کاتێکە کە ئێستا ئەبوو لە ماوەی ئەم 4 ڕۆژەیە دەست بکرایە بە دابشکردنی موچە، بەڵام هیچ دیار نییە. خۆی ئەمە کێشەیەکی بنیێویمان هەیە لە سیستەمی ئیدارەی ئەم ئێمە 4-5 ملیۆن کەسیە. ئەویش ئەوەیە یاسایەکمان نییە ئەو دوو هێزە سیاسیە ملزم کا کە داهاتەکانە بێ بگێرنەوە. مەسەن لە عێراق قانونێکەیە بە ناوی قانونی ئیدارەی مالی و دەینی عام. ئەم قانونە ئیلزامی هەموو دەوایرەکە کە پارەکانیان
بە میزانی مراجعە هەمووی بگەڕێتەوە بۆ خەزانەیەکی موحەد دوای لە خەزانەکەەوە سەرفەکرێت. لێرە عەرزم کردی کە قانونێکمان نییە ملزەمیان کە خۆیان خاوەنی قانونەکەن، خۆیان تەشریعیان کردو، خۆشیان جێبەجێیەکەن بە کەیفی خۆیان بەویستی خۆیان. بۆیە ئیمارەتی ئەو لا ڕەنگە پارە و داهاتی زۆرتری لە بەردەساوێ بە حکمیەوەی ئەو فراوانترە و پارەی نەوتیش ئەوان کۆنتترۆلیان کردووە، سەرچاوی فرۆشتنی نەوت وەزارەتی سامانە سروشتیەکان و داهاتە گشتیەکان زۆربەی لەوێ ئیمارەتی زۆنی زەرد کۆنتترۆلی ئەو وەزارەتی کردووە و چەند ساڵیشە نایداتە هیچ هێزێکی سیاسی و ئامادەژ نییە هیچ هێزێکی سیاسی مشارەکەی بکات لە ئاگاداربوونی تەواوی مەلەفەکە. ڕاستە کە دوێنێ و پێرێ هەردوو هێزە سیاسیەکە پشتگیریان کردووە لەو یا کۆبوونەوەیەکی هاوبەش کراوە لە مەڕ قانون ئەو بڕیارەی مەحکەمەی ئیتیحادی، کەواتە هیچ بەهانەیەکیان نییە بۆەوەی بڵێن بە تایبەتی برادەرانی یەکێتی و گۆڕان هیچ بەهانەیەکیان نییە بۆی بڵێن ئاگامان لە مەلەفەکان نییە، ئەگەر ئاگای لێ نییە بۆ چێ واژووی قەزەیەکە کە ئاگای لێ نییە. چارەنووسی موچەی مانگی دووچی لێ کە تاکو ئێستا هیچ ئەوان چاوەڕێی 200 ملیارەکەکەن کامڕۆ کۆبنەوەی ئەنجومەنی وەزیرانی عراقەیە، سێشەمان کۆبنەوەی مەجلیسی وزەرایە لە ناو مەجلیسی وزەرا. تەمانەوە جیاوازیەکی ترە کە لە مەجلیسی وزەرای خۆمان سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەوێ دەوام ناکەوە، جێگرەکەیشی پێم وایە هەفتەی جارێکە دوو هەفتە جارێکە داوامەکە ئەوەی من بیستێتم. بۆیە شکڵی حکوومەتەکە گۆڕاوە بۆ شکڵی دوو ئیمارەتی جیاواز، بۆیە چاوەڕێ و 200 ملیارەکەن. ئەگەر لە بەغداوە بێ ئەوە موچە خۆرانی لێ ئەدرێت، ئەگەر نەژێ موچە دواکەوێ بە تەبیعی و حکوومەت لەوە چێ ئەگەر ئەو ئاستەنگانەی کە وردە دروستە بن حکوومەت پێچێ بگەڕێتەوە بۆ دۆخەکەی پێشوو. لەم هەموو کێشەیە یا سەرۆکی حکوومەت و جێگرەکەی بەو شێوەیە داوامەکەن کە بەڕێز باسیەکە ئەم حکوومەتە لەسەر ئەساسی ئەو پرەنسیپانەی کە لە بیدایەتەوە بانگەشیان بۆ کرد چاکسازی بێ، حکوومەتی شەراکەت بێ لە بینی ئەو سێ هێزە، حکوومەتی شەراکەت نەبووە. پارتی ئەمانی کردووە بە هاوبەش لە ئیدارەدانی ئەو بابەتە، دوای ئەوەی هاوبەشیەکە تێک چووە بەوەی هەچ کەس داهات بۆ خۆی کۆکاتەوە لە بەرەوەی پێویستیان بەوە نییە داوام بکەن، پێویستیان بەوە هەیە چۆن ئیدارەی ئیمارەتەکەی خۆیان نەدەن. بەڕێزە باس لەوە کرد بۆ دابشکردنی بۆچی مانگی دوو چاوەڕێی 200 ملیارەکە کرێ، بەڵام بەپی بە دووەداچوونەکان و بەبی زانیاریەکانی ئێمە 200 ملیارەکە بۆ لەمە دوای لە بەغداوە نایەت. وا دیارە کازمی بەڵێنێکی داوە کامڕۆ لە ئەنجومەنی وەزیران باسی بکات. تەمان کازمی لەژێر دوو فشارایە، فشارێکیان لە هەرێمەوە لێیەکرێ کە ئەگەر ئاهەنگی نەکە هەماهەنگی نەکە ئەوە ڕەنگە لە کاتی دەنگدانا تووشی گرت بێ، بە پێچەوانەی ئەم فشارەی لێرە کە داوای لێکرێ بێ و پارێ بنێرێ. فشارێکی شیعیش هەیە کە ئەگەر ئەو پارەیە بنێرێ بەبێ هیچ قەید و شەرتێک لە کاتێکە هەرێمی کوردستان دادگای باڵا بڕیاری داوە تا ئێستا نەوتی ڕادەست نەکردووە، بۆیە لەژێر دوو فشارایە. کازمی ئەوێ هەرچۆنێک بێ ئەمە مماتەلەیەکی پێ بکە عەساوە لەعەلە دەرچەیەکی بۆ دروست بێ. بەڵام جێگری سەرۆکی پەرلەمانی کوردستان باسی لەوە کرد کە 200 ملیارەکە نایەت. آخر کێشەکەی ئێمە ئەوەیە کێشەی نایختصاص بوونە. جێگری سەرۆکی پەرلەمان ئاگای لە چ قەرارێکی عراقی هەیە. وەفدێکی هەر حیزبەکەی جێگری سەرۆکی پەرلەمان لە بەغدای و داوای 200 ملیارەکەی کردووە. دوێنێش دەنگۆیەکە بووکەوە ئەمڕۆ لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیرانە باسەکرێ، با چاوەڕێ بین بزین دەرەنجامی کۆبنەوەکە چیە بێ و ئەگەر 200 ملیارەکە نەیەمان ناتوانن موچە بدەن، چونکە هەمووی احتیمادی بەشێک لە سا 23 موچەی هەرێمی کوردستان احتیماد دەکات سەرەوە 200 ملیارە ئەگەر زیاتر نەبێت، چونکە ئەگەر تەواوی موچە بە تەواوی بدرێەوە نزیکەی 700 ملیارە ئەوە 200 ملیارەتی کەواتە بڕێکی زۆری ئەو پارەیە لە بەغداوە دابی نەکرد. اینجا ئەمەم پێسەیرەکە ئەمان خۆیان ناوناوە حکوومەت بە هەموو داهاتەی کە ئیفرۆشن نرخی نەوت لە ڕۆژانی پێشوا گەیشتە 103 دۆلار و داهاتەکان هیچ نەماوە داهاتی لەسەر کۆنەکەنەوە، یعنی تەنها ئەوەندە ماوە هاوڵاتی بەسەر جادا ڕوا بڵێن کرێی ئەو قیرەی کە تۆ بەسەریا ڕۆی ئەو شۆسەی بە تۆ بەسەریا ڕۆی ئەبێ بیدەیتە حکوومەت، یعنی تەنها ئەوەندە ماوە ئەگینا هیچ کەلەبەرێک نەماوە لەم هەرێمی کوردستانە کە داهاتی لێ کۆنەکەنەوە، بەڵام داهاتەکەەوە باسم کرد بۆ ئەو دوو ئیمارەتەیە.
سەبارەت بە بڕیارەکەی دادگای فیدرالی دوو بۆچوون دروست بووە. یەکێک لە بۆچوونەکان دەڵێت کە ئەم بڕیارە بڕیارێکی باشە و سوودی بۆ قەواری هەرێمی کوردستان دەبێت. بۆچوونێکی دیکەیان دەڵێت کە ئەم بڕیارە نایاسایی و نادەستوریە و دوێنێش چوار سەرۆکایەتیەکەی هەرێم بڵاویان کردەوە ڕایان گەیاند لە کۆبوونەوەکانیاندا کە هەمویان بە یەک دەنگ بڕیارەکەی دادگای فیدرالی ڕەت دەکەنەوە و دەڵێن قبول کراو نییە. من قانونی نیم، شارەزایەکی قانونی مالی هەم، بەڵام قانونی نیم، بەڵام زۆرم پێسەیر بوو. یعنی ئەو بڕیارەی دوێنێ یا ئەو کۆبنەوەیە کە دەرەنجامەکان و بەیاننامەیەکی لێکەوتوتۆ، ئێمە زوو پێمان وتن واز بێنن لە بەیاننامە بڕۆنە سەر ئەسڵی بابەتەکە و حەلکردنی بابەتەکە و گرفتی بڕیارەکە حەلکە. پێم سەیرە کۆبنەوەی کراوە دوانیان پسپۆڕن لە مەجای یاسا. دەستوری عێراق دەستورێکە هەر ئەم هێزە سیاسیانە داوایان کرد لە خەڵک کە دەنگدا. لەناو ئەم دەستورە هاتووە تاکە جیهەت کە قەراراتی قەزایی نەڕەت ئەکرێتەوە و نە تانەشی لێدرێ، تاکە جیهەت کە ئەتوانێت تەفسیری نصوصی قانونی و نصوصی دەستور بکە، محکەمەی ئیتیحادیە. یعنی دوو پسپۆڕی قانونی لەوێ بوون لەگەڵ سەرۆکی هەرێم کە لە دوای 95ەوە ئەو بەڕێزە سەرۆکی حکوومەتە ئەبێ چی لە دەوڵەتداری بۆ ئێمە بەجێ هێشت بێ کە ئێستا بڵێ بڕیارەکەی محکەمەی ئیتیحادی دەستوری نییە. ئەوە خاڵێکیان کە زۆر خەتەرناکە. ئەوە گەیەنێ کاتێک کە لە عێراقا استفسارێک داوای تەفسیرێک یا منازعەیەک ئەیانەوێ حەلی بکەن بۆ دەستوری بوون و نادەستوری بوون، ئەیدەنە محکەمەی ئیتیحادی، کەواتە بەرزترین دەسەڵاتە. ئەو کەسەی کە ئەڵێ ئەو بڕیارە نادەستوریە کەواتەوە محکەمەیەکی ئیتیحادی ترە، ئێمە نەمانزانیوە لە دەستوری عێراقا نەبووە. ئەو چوار بەڕێز دوێنێ پەیان پێ بردووە کە ئەویش دادگای باڵای فیدراڵیەکانە کە لە هەرێمە و لە هەولێرە و ئەو چوار بەڕێزە بوون دوێنێ بڕیاریان داوە کە ئەو بڕیارە نادەستوریە. هاوڵاتیان ئەوە بەشێکی بابەتەکەی بەشەکەی دیکەی کە باز لەوە ئەکەن قبوڵی ناکەن. قەراراتی محکەمە ئیتیحادی لە مادەی 94 دەستوریە ئەڵێ قەرارات المحکەمە الاتحادیە باتە وملزمە، یعنی کەس بۆی نییە لە جەڕەی لێ بکە، کەواتە کە لە یەکەم قسەیانە سەرپێچی خۆیان ئیعلانەکەن. ئەمە خۆی بۆ خۆی لێپێچینەوەیە بێ، ئەمە هەروە بە مرورەلکیرام ناڕوە ئەگەر وەزعەکە بەو ئاڵۆزیە بێ. ئەم برادرانە ڕاستە دەست بۆ چڵەپۆشی شەبەن چونکە لە ئێستادا ئەم بڕیارە وای لێکردن لە کەناری غەرقا خۆیان ببینەوە. بەڵام ئەم گرفتە ئەم عەقڵیەتە کاریسە دروستەکە، ئەم عەقڵیەتەی کەوا ڕێفراندۆمی کردو، ئەو عەقڵەتەی کەوا بڕیاری محکەمەی ئیتیحادی ڕەفزەکە و ئەو عەقڵەتەی کە ئابووری سەربەخۆی ئیعلان کرد بەبێ هیچ پرەنسیبێک، ئەم عەقڵەتە عەقڵێتی وێرانکەرە، عەقڵێتی بنیادنان نییە. ئەم عەقڵەتە عەقڵێتی دەوڵەتداری نییە، ئەمە عەقڵێتی خێڵ و بنەماڵە و گروپێکی نایاساییە. بۆیە ئەمانە بەڕاستی کارەساتێک بەسەر ئەم میلەتا دێنن کە دوایی نەتایجەکەی دیار نییە. بۆیە هەم کۆبنەوەکەیان خۆیان نادەستوریە چونکە باز لە قەزەیەکی دەستوریەکەن، هەم ملنەدان بۆ ئەو قەزیەیە چونکە هیچ مەجالێکیان نییە تەنها ئەوەندەیان لەبەر دەستماوە بچن لەگەڵ بەغدا بزان ئیجراعاتی جێبەجێکردنی قانونەکە چۆنە، عەسا وەلەعەلە بتوانن لە ڕێگەی هەندێ تەفاوزەوە بتوان کەمترین زیانی هەبێ بۆ هەرێمی کوردستان. ئەگینا قەراراتی محکەمە ئیتیحادی تا ئێستا کەس نەیتوانیەوە بۆ شێوە مامەڵەی لەگەڵ کاکە ئەمانەی کرد. ئەگەر خۆیان بە گەورەتر لە عێراق زانن ئەوە ئیعلانی بکەن و بڵێن ئێمە هیچ جۆرە پابەندیەکمان نییە بە عێراق و چاوەڕێی 200 ملیارەکەیشیان نەکەن. ئاخر ئەو عێراقی کە ئەمان نەڵێن محکەمە ئیتیحادیەکەی دەستوری نییە، چاوەڕێیەکەن 200 ملیاریان بۆ بنێرێ، چاوەڕێیەکەن پیتاکی خۆراکیان بۆ بنێرێ، چاوەڕێیەکەن بنزین و نەوتیان بۆ بنێرێ. ئەمە چ ئیدارەیەک و چ عەقڵیەتێکی ئیدارەدانی ئەم مەملەکەتە وێرانەیە. بەڵام هەر لە کۆبوونەوەکانیان لیژنەیەکیان دروست کردو بۆ دانوستان لەگەڵ بەغدا، بۆ ڕێکەوتن لەگەڵ بەغدا و بۆ تانە لێدانەوە بڕیارە. ئایا کەتانەنەو بڕیارە نادرێت ئەڵێ ئێمە بەڵگەمان پێ، بەڵام بەڵگە هیچ سوودێکی مشکلەکە ئەوەیە ئەمانە ینی خەڵک بە چی ئەزانن؟ محکەمەی ئیتیحادی و ئەو دادوەرانە لانی کەم دوو دادوەریان یەکیان سەر بە پارتی و یەکیان سەر بە یەکێتیە، لانی کەم
ئەو دوو دادوەرە بانکەنەوە بۆ هەرێمی کوردستان بڵێن حیثیاتی ئەم قەرارە چۆن درراوە، ئایا چ مەجالێکەیە اینجا لیژنە پێگەێنن لیژنە بۆ چی؟ کێ گوێر لە لیژنەی ئەمانەگرێت کە بڕوا لە دادگای فێدراڵی بڵێ ئەم قارە لە چ محکەمەیەک سکاڵاکەن. عرضم کردی لە سەروی دادگای باڵای فێدراڵیەوە دادگایەکی تر نیەتانەی لێ بدرێ، تەنیا ئەو دادگایان نەبێ دوێنێ ئەو چوار بەڕێزە بوونەتە دادگای فێدراڵیەکان. پێتان وایە بڕیارەکە باشە لە سوودی هەرێمی کوردستان دێنە سەر ئالێتی بڕیارەکە. ئەم بڕیارە من پێشتری ژوتومە و لە کۆمەڵێ لێدوان و دیمانەی دیکاوتومە. ئەم بڕیارە جەنبەیەکی سیاسی تایە. ئەم بڕیارە بۆ نەود نییە زۆرترین. ئەم بڕیارە بۆ مەسەلەی غازە. ئەم بڕیارە قەزیەیەکی تەنها ناوخۆی عراق نییە لەگەڵ هەرێمی کێشەی هەرێمێک و حکوومەتێکی اتحادی بێ. ئەم بڕیارە پەیوەندی هەیە بە دووەلی ئەقلیمیوە، پەیوەندی هەیە بە هەندێ دووەلی غەیر ئەقلیمی و زلهێزەوە. ئەم بڕیارە پەیوەندی هەیە بە پەیوەندی نێوان رووسیا و ئەوروپاوە. ئەم بڕیارە پەیوەندی ڕاستەوخۆی بە غاز و هەیە بۆی بە دەردی نەود نەبرێت، چونکە لە ئێستادا مەسئلەی غازی هەرێم فراوانترین غازە و کەمترین کولفەی تایە بۆ ئەوروپا و بووەتە کارتێک کە هێزە زەبەلاحەکان ئەیانەوێ بەکاری بێنن. بۆ ئەم برادەرانە حەقە لەمە تێبگەن. ئەم بڕیارە بڕیارێک نییە بۆ هەرێم و بەغدا درابێ، ئەوەندەی بڕیارێکە دەوڵەتە ئەقلیمیەکان قسەیان تیا هەیە، پشکیان تیا هەیە، بۆیە دێنە سەر ئەوەی ئایا بەرژەوەندی خەڵکی هەرێمەیانە. بەرژەوەندی خەڵکی هەرێم لەوا بوو ئەم بەڕێزانە تووشی ئەم مەعمەعە سیاسیە و مەعمەعە اقتصادیەمان نەکەن. هەر لە بیدایەتەوە لە سوارچێوەی قانونی ئیدارەی مالیە لە ساڵەکانی 2005 بەدواوە هەتاوەکو 2014 108 ملیار دۆلار هاتووەتە هەرێمی کوردستانەوە کە ئێستا نزیکەی 150-160 تریلیۆن دینارەکە. ئایا ئێمە لە ساڵی 2015ەوە نەوت بەسەر بەخۆ فرۆشین هەتاوەکو 2022 چەندێک داهاتمان بەدەستێناوە، نزیکەی 80 تریلیۆنێک لە حکوومەتی عراق زەرمەند بووین. ئەوەی کە هاتووەتە هەرێمی کوردستانەوە هی ئەم چەند ساڵە ڕەنگە 20 تریلیۆن دیناریان بەدەست نەیەنابێت، کەواتە هەر لە ئەساسەوە ئەم پرۆسەی کەمان کردوانە زەرەرمان بووە. بۆیە ئەکرا احتیفاز بکەن بەم سەرچاوە سروشتیەوە و پارێژ لە عێراق وەربگرن وەکو ئەو ساڵانەی کە ساڵانە 10-12-14 تریلیۆن دینار هاتووەتە هەرێمی کوردستانە و موچەش لە کاتی خۆیان دراوە و پەکیش نەکەوتووە. کەواتە منزوری بەرژەوەندیەکە دوو منزورمان هەیە، یان دوو ڕوانگە سەیری ئەو قەزیەکەین. هاوڵاتی جۆرێک سەیریان بڕیارەی محکەمەکە سیاسیەکان و بنەماڵە سیاسیەکان و مافیاکانی نەوت بە شێوەیەکی دیکە سەیریەکان. هاوڵاتی سەیری ئەوەیەکە ئەگەر ئەم نەوتەی هەرێمی کوردستان کە ئێستا دەرەهێنرێ ڕادەستی حکوومەتی اتحادی بکەن، ئایا وەک ئێستا بەنزینێک بە کەمی دێت و خەڵک سەری بەنزینی بۆگرێت لە شەوە سیارێ بۆوەسێنێ، ئەو وەختە وەکو بەنزینخانەکانی لە کەرکووک بەرەو خوار بە 450 دینار بەنزینی دەسەکەوێن. هاوڵاتی سەیری ئەم بەرژەوەندیەکە. بەرژەوەندی دووەمی کۆمەڵک فەرمانبەرمان هەیە کە لە هەرێما ملیۆنێک و 255,000 فەرمانبەرمان هەیە بە قەولی بەپێی داتاکانێمان نازام چەند ڕاستە و چەند هەڵەیە. ئەم 1,200,000 ئەوەنە ئەگەر زەربی 5 هەر خانەوادەیەک 4 بۆ 5 کەس بێ، ئەوە تەواوی هەرێمی کوردستان سوودمەند دەبێت لەوەی کەوا موچە ڕاستەوخۆ خرێتە بازارەوە. خاڵی سێهەم ئەم موچەیە کە دێتە دەست فەرمانبەر تەدویرە بێ بۆ بازار و کاسبەکانمان ئیسفادە لەوەکەن. جۆرێک لە تەدەفوقی دەوری نەقد و دەخل دروسە بێ، کەواتە بەرژەوەندی هاوڵاتیان کە مەنزورەکە سەیری بەرژەوەندیەکە بەرژەوەندی ئەو لەوایە کە ئەم نەوتە نەمێنێت لە دەستی ئەم هەرێمە یا ئەم دوو ئیمارەتە ڕادەستی حکوومەتی عراق بکرێ. بەرژەوەندیەکی دیکە هەیە مختصین سەیریەکەن. مختصین ئەزانن کە ئەم نەوتەی لە هەرێمە فرۆشێ لانی کەم 9 بۆ 11 دۆلار کەمترە فرۆشێ لەو نەوتەی عێراق. خاڵی یەک. خاڵی دوو لە 156 بەرەو ژووری ئەم نەوتە بۆ کۆمپانیا نەوتیەکانە بن، کەواتە لە مختصینیش کاتێککە باسەکەن ئەم بڕیارە لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە لە ڕوانگە ئابوووریەکەەوە سەیریەکان. دێنە سەر ئەوانەی بەرژەوەندیەکان لە ڕوانگەی هێزە سیاسیەکان و بنەماڵە سیاسیەکان و مافیاکانی نەوتەوە ئەوەکرێ. نەخێرم ئەم بڕیارە سوودی نییە بۆ ئەوان، چونکە وەرەقەیەکی فشار یا ئەو کارتە بەهێزەی کە هەیەە لە دەستیانایە بۆ بەکارهێنانی بۆ ئەوەی زیممەی خەڵکی پێ بکڕن، بۆ ئەوەی خەڵکی پێ
بچەوسێنەوە بۆ ئەوی وەلای خەڵکی پێ بکڕن نەخێنەوتەکان لە دەست دەربێ ئەوە گەورەترین زیانەکەن بۆیە ئەمان تا ئاخر هەناسەیان دیفاع لەوەکەن کە ئەو نەوتە لە بەردەست خۆیان نەبێت چونکە توانیویانە سێشتی ئەساسی پێهینکەن هەموو دەوڵەتە ڕێیەکان سێ وەسیلەیان هەیە بۆ هاوڵاتیانیان یەکەم مالی سیاسی دووەم ڕاگەاندنی سیاسی سێهەم چەکی سیاسی مالی سیاسی ئەوەیە کە ئەتوانن انتخاباتی پێتەزویرکەن وەلای خەڵکی پێ بکڕن سەفقاتی گەورەی پێ بکەن کۆشک و تەلاری پێ بنیادنێن لە ناوەی وڵات و لە دەرەوەی وڵات ئەتوانن بە کەیفی خۆیان کێ پێویستی بە پارە بێ بیدەنێ لە ڕووی ڕاگەیاندنی سیاسیوە ئەتوانن بە هەموو شێوەیە کامەی ناحەقە بیکەنە حەق و ئەوەتانێت تا هەواڵێکی تەندروست دەسەکەوێت بەدایان هەواڵی چاواشەکارت دەسەکەوێت خاڵی سێمیان چەکی سیاسی ئەو چەکەیە کە بەکاری هێنن بۆ داپڵۆسێنەر بۆ زیندانیکردنی ئازادی خوازان سەی لەوایە لەم ڕۆژانە لێبوردنێکی گشتی بە نیسبەتێک دەرچووە لە سا 60 بۆ یەکێک لە ئەو بەڕێزانە لە سا 50 خەڵک دەستخۆشی لەمەکە ئاخر تۆ ئەمانە هیچ تاوانێکیان نەبووە کردوتە ئێستا بە لێخۆشببوونی لە سا 6 جێگەی دەستخۆشیە نەخێر کەمکردنەوەی سزا جێگەی دەستخۆشی نییە ئەبێ ئەگەر ئەمانە تاوانبارن نابێت لێخۆشببوون بەڵام کە تاوانبار نین ئەمە چ منەتێکە بەسەر و خەڵکە ئاکرێ ئەمە ئەبێت لێپرسینەوەیان لێ بکرێت لە دادگاکانی لە دادگای نێودەوڵەتیە ئەمانە لێپرسینەوەیان لەگەڵ بکرێ ئەمانە ئەبێ ئەو ئیجراعاتەی ضرورەکەوە کەسێک مەسئولیەتی وڵاتێک ئەگرێتە دەست و ناتوانێت ئیداری بدابێ ئەو ئیجراعاتانەیان لەگەڵ بکرێ بۆیە سیرکردن بۆ دادگا بۆ بڕیارەکەی دادگا لەو سێ ڕوانگەیەوە کرێ من خۆم وەکو کەسێک کە لە مەجای ئابوووریە قسەیەکم هەیە جارجار لە هەندێک بابەتی ئابووری شارەزایم هەیە ئەم بڕیارە بە تەواوی معنە ئەگەر جێبەجێ بکرێ ئەوە لە بەرژەوەندی تەواوی هاوڵاتیانی خەڵکی هەرێمی کوردستانە و بە تەواوی معناش لە دژی بەرژەوەندی بنەماڵە سیاسیەکان و مافیەکانی نەوت باشە کۆتا پرسیارم ئەگەڕێنەوە بۆ موچە بە تایبەت موچەی مانگی دوو پێتان وایە حکوومەتکەیەک لە بژاردەکانی ئەوەی بەپێی زانیاریەکان دەست بەرێتەوە بۆ پاشەکەوتی موچە پێتان وایە ئەو کات حکوومەتی هەرێم هەموو شتێکی لێ چاوەڕێکرێ جگە لە چاکسازی حکوومەتی هەرێم هەموو ستەمێکی لێ چاوەڕێکرێت جگە لە عەدالەت حکوومەتی هەرێم هەموو مەینەتیەکی لێ چاوەڕێکرێت جگە لە خۆشگوزارانی ئەم حکوومەتە چووەتە قۆناغێک و کەمانەوەی زیانە بۆ هاوڵاتیان ئەم کابینەیە مانەوەی ئەم کابینەیە کابینەیەکی زەرمەندە بە هاوڵاتیان بۆیە ساڵێک پێش ئێستا و 2 ساڵ پێش ئێستا پێچێ من ئەوەم باس کرد بێ یاوتومە ئەم حکوومەتە پێویستە هەڵوەشێنرێتەوە ئەم پەرلەمانە پێویستە هەڵوەشێنرێتەوە هەڵبژاردننی سەر لە نوێ بکرێ یاساکە بگۆڕێ بۆ ئەوەی حکوومەتێک بێ تەمسیلی خەڵک بکە و ئەو هێزە سیاسیانە کە ئێستا قۆرخی ئەم دەسەڵاتیان کردو و ئاوا بەکارێنن چیتر نەتوانن ئەم قۆرخکار هەرچەندەوتم کۆتا پرسیارمە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەت ئەم کابینەیە یەکێک لە دروشمەکانی چاکسازی بۆ پێتان وایە چاکسازی کراوە یعنی ئەم حکوومەتە ئەوەندە بارگرانی بۆ بەسەر هاوڵاتیان ئەوەندە پاشەکشەی ئابووری کردووە ئەوەندە ستەم کراوە حکوومەتەکانی پێشوو گەندەڵێکی زۆریان کردووە بەڵام شانیان نەداوە لە شانیان حکوومەتە ئێست سپاس بۆ بەڕێز ئەحمەد حاجی ڕەشید ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق کە لەگەڵمان بووی سپاس بۆ بینەرانی شارپرێز کە تا ئێستا بینەرمان بوون هیوای کاتێکی خۆشتان بۆ خوازی